ئەو خاڵانەوەکو داواکاری لە ناوەڕۆژ یادداشتەکە هاتووە ئەخەمە ڕوو کێمەکو کۆمەڵێک ڕێکخراو لە سەر تا سەرێرەمی کوردستان لە چوارچێوەی ئەو بڕیارەی کە وەزارەتی داد و ئەنجومەنی وەزیران دەریان کردووە بۆ بە تایبەتکردنی پرسی کاتب عەدلەکان یاخود ڕاستترە بڵێن فەرمانگەکانی دادنووس کە بڕیاری زیادکردنی عەریزەکانی لە 10,000 گۆڕیەوە بۆ 25,000 ئێمە لەم بڕیارە ناڕەزایەتیمان دەبڕیوە کە لە سێ خاڵا کورتمان کردوێتەوە. یەکەم بڕیارێکی لەو شێوە نەچێتە بواری جێبەجێکردنەوە تاواکو لێکۆڵینە و دراسی وردی بۆ نەکرێ ئاستی زیان و سوودەکانی دیاری بکرێت بە شێوەیەک بێت کە کەمترین زیانی مادی لەسەر تاکو و لەسەر خێزانەکان لە هەرێمی کوردستان بکەوێت، چونکە ئێستا لە هەرێمی کوردستان لە بارگرانیشی ئابووری زۆرایە و تاکەکان ناتوان بژێویی ژیانی شایستیان هەبێت. خاڵی دووەم هەرچی زۆر حکوومەت هەرێمی کوردستان و وەزارەتی داد بە دیاریکراوی بە بڕیارەکەیانە بچنەوانێ و ئەم بڕیارە لە جێبەجێکردن بوەستێنن بۆی لەبەرەوەی ئێستا لە هەرێمی کوردستانە لە بەشێک لە فەرمانگەکانی دادنووس بە شێوەی تێز ئەم بڕیارە جێبەجێکرێت. سێمین خاڵمان لە ناوڕۆژ یادداشتەکەمانە داواکاریەکەمان ئاراستەی هەریەکە لە پەرلەمانی کوردستان وەکو دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی چاودێر بەسەر حکوومەت هەرێمی کوردستان و کۆی وەزارەتەکان کردووە کە هۆکار بێ بۆ ڕێگرتن لەم بڕیارە لە جێبەجێکردنی ئەم بڕیارە تاوەکو پێداچوونەوە و لە بەرچاوگرتنی ئەو دوو خاڵەی یەکەم بەرژەوەندی یاخود بڵین دابینکردنی هەلی کار بۆ ئەوانەی کە لە فەرمانگەکانی دادنووساوەکو عەریزەنووس بژێوی ژیانیان لەسرە. دووەمینیان خاڵی ئەوەیە کە چۆن بتوانێت نرخێک دابنرێت کە ڕەچاوی ژیان و بژێوی تاکو و خێزانەکان بکات و لە هەمان کاتا ئێمە یادداشتەکەمان ئاراستی ئەنجومەنی پارێزگا کردووە کە ئەمڕۆژ دەقی یادداشتەکەمان بۆ هێناون. لە ئەمە تەنیا پەیوەند نەبووە بە پارێزگای سلێمانیەوە، هەر لە ڕۆژەکانی داهاتووە لە هەر یەکە لە پارێزگاکانی هەولێر و دووەگەم یادداشتە بە هەمان شێو و بە هەمان ناو و ئیمزا و ناوەڕۆک و ئاراستی ئەنجومەنی پارێزگاکانی هەولێر و دووەگەکرێت کە ئێمە ئەنجومەنی پارێزگای سلێمانیش وەکو دەسەڵاتێکی چاودێری مەحەلی ئاراستەمان کردو بۆی بتوانن پاڵپشتی بن بەپێی سنووری دەسەڵاتیان ببنە ڕێگر لە جێبەجێکردنی ئەم بڕیارە بە پێداچوونەوە بە باشترکردنی بەو دوو خاڵەی سەرەوە کە لەسەرەوە ئاماژەم پێیا و زۆر سوپاس بۆم داکەن. ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەگەڵەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو کارێک بە دامەزراوەی بکە، یعنی دژی بە سیستەمبوونی هیچ کارێک نین، بەڵام ئەوەی کە جێی سەرنجە ئێمە ئەم کارە دراوە بە کۆمپانیایەک بەتەنیا. ئێمە بە باشی ێزانین ئەم کارە لە ڕێی کەمکردنی جی ئاشکراوە هەلی کار بێ بۆ کۆمەڵی کۆمپانیان نەک کۆمپانیایەک وەکو قۆرەکاری. حاڵەتی دووەمیان لەم بە سیستەمکردنایە بژێوی هاوڵاتیان لە پارێزگای سلێمانی و لە تاوی کوردستانە ڕەچاو کرێ. وەکو خۆتان نەزانن لە ماوەی ڕابردووە ئێمە بە جۆرەها بارگرانی و جۆرەها قەیرانی ئابووری و جۆرا قەیران تێپەڕمان کردووە. لە تا ئێستا هاوڵاتی لە کوردستانە و لە پارێزگای سلێمانی بە تایبەتی تر نەگەشتۆتەوە ژیانە ئاسایەکەی خۆی. لەبەر ئەوە ئێمە پێمان باشە ئەم پرۆژەیە وا بکرێت کە بژێوی ژیانی هاوڵاتی بەرامبەر ئەوە بێ و پارەی نرخی ئەو کەدانرابۆ عەریزانە. دووەمیشان هەلێکی کار بێ بۆ ئەو بێکاریە و زیان بەخش نەبێ لەسەر ئەو بەڕێزانەی کە لەوە پێشەم کاریان کردووە.